نەخۆشی کە خانمان بۆتە دێوەزمان لە ژیانیانە و هەموو هەفتەیەک لە کوردستان 7 ژنی نوێ دەستنیشانەکرێن کە شێرپەنجەی مەمکیان هەیە. و چەند لێکۆڵینەوەش کە کرابێت ئەو بڕەتیشکە تەسیرێکی وا دروست ناکا لەسەر ئەو خانمەکە تۆ لە ساڵێکا یەک جار ئەگەر بیکەی خوا نەخواست شتێکت بۆ دروستکایە تووشی شێرپەنجەت بکە لە بەرەوەی بڕی تیشکەکەی زۆر کەمە. زۆر ضرورە کە خانمان یعنی ترسیان نەبێ لە مەسیحەیە. یعنی کولفەیەکی زۆر کەم مەمۆگرافیەک لەوە چێ لە وڵاتانی دەرەوە بە زیاتر لە 1000 دۆلارێکی لێ لێرە تەنها بە 2000 دینارە. گوتمەوە خۆشمە بۆ ئەوەی بزانم ئەو نەخۆشیە چییە، ئەو شتە چییە، پێم بڵێ بە ئاشکرا. هەنێ قسەی بۆ کردم دوایی وتی تەشبیه هەکرێ لەو بۆ ئەو نەخۆشیە شوپیە و نەخۆشی لێکرێ. چونکە ژێرپەنجەی مەمەگەیەکە لەو ژێرپەنجانە کە ئەتوانرێت پێش ئەوەی خانمەکە یان نەخۆشەکە خۆی هەست بە بوونی هەر گرێگیان هەر نیشانەیەکیان بوونی نەخۆشیەکە بکە تۆ ئەتوانی پێشینەی دەستنیشان بکرێت. طبعا کۆمەڵێ مەرحەلەی قورستی ئەپەڕێنی بەڵام ئەو مەرحەلانە ئەگەر تۆ بە ئاسایی وەری بگری زۆر ئاساییە وەکو پەتایەکی قورس وایە. شێرپەنجەی مەمک کۆتایی دنیا نیە. دەستنیشانکردن بە شێرپەنجەی مەمک لە هەموو تەمەنەکە ئاکرێ هەبێ بەڵام کە دەستنیشان کرا دوای ئەوە ژیان هەیە، ژیان بەردەوامە.